ئەمە کوڕە کوردێکە کە لە هەرێمی کوردستان بۆ چەندین یانە لە خولی عێراق یاری کردو و چەندین جار لە یەکەمی بەدەستهێناوە هاوکات لە هەڵبژاردەی عێراقی شەکێک بوو لە یاریزانە گرنگەکان. چەند ساڵەکە لە هۆڵەندا ژی لەوێ بەردەوامە لە سەر وەرزشی یاری تێنس و هەروەها توانیوێتی ئەو یانەیە کە یاری بۆکە لە خولی پلەسیەوە هەنگاو سەری خاو. ئێستاش لە دووهەمین چالاکیانە یانەکەی گەیاندۆدا ئاستی خولی پلەیەکی یانەکانی هۆڵەندا بۆ تۆپی سەرمێس. کاروان ئازاد یاریزانی پێشووی تۆپی سەرمێزی هەڵبژاردەی عێراق و چەندین یانەی هەرێمی کوردستان کە ماوەی چەند ساڵێکە لە هۆڵەندا دەژی توانی یانەی ئەو شارەی کە لێی دەژی بگەینەتە ڕێزی خولی پلەیەکی هۆڵەندا. کاروان چەند ساڵێکە لە یانەکەدا یەکێکە لە یاریزانە سەرەکیەکان و لەگەڵ هاوڕێ هۆڵەندیەکان ئاستێکی بەرز پێشکەش دەکات و هەنگاو یانەکەی لە پلەسێوە گەیاندا پلە دوو و لە دووهەمین جاریشە گەیاندێ ئاستی خولی پلەیەک کە بڕیارە لە سەرەتای ساڵی ئایندا لە خولی پلەیەک چێبڕکێ بکەن بۆ گەیشتن بە خولی نایابی هۆڵەندا. سەرەتا سڵاتان لەبێ سواز بۆ دەرفەتەی کە بنتاندا بتوانم قسە بکەم لەسەر وەرزشی تۆپی سەرمێزی هۆڵەندا وەک خۆشم. من ناوم کاروان ئازاد سعدیە، ماوەی چەند ساڵێکە لە وڵاتی هۆڵەندا نیشتەجێم و لە شاری ئاسن و یانەیەکەیە بەناوی ئەو شارەیە کە ناوی یانەی وەرزشی ئاسنە و لەگەڵ سێ یاریزانی هۆڵەندی بۆ خولی پلە دووی هۆڵەندا یاریمان کە توانیمان بگەینە پلەیەکی هۆڵەندا. ئەو کاتێککە من دەستم کرد بە یاری بۆ ئەو یانەیە ئەوان لە پلەی سێ بوون. خۆشبەختانە ئێستا توانیمان بگەینە پلەی یەک و لە هەوڵداین بۆی کە یاریزانێکی باش بێنین بۆ ڕیزی تیپەکەمان کە تا بتوانین سەرکەوین بۆ خولی نایابی هۆڵەندا. و من لە ڕووی تاکەوە 4 جار بەشداری پاڵەوانتی تاکم کردووە، پاڵەوانتی کراوە بووە کە توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم. ئەگەر مقارنێکی بچووشیش بکەین لە نێوان عێراق و هۆڵەندا بەڕاستی یاریزانەکانی عێراقیش هیچی وایان کەمتر نییە لە یاریزانەکانی هۆڵەندا، چونکە ئەوانش ئاستێکی بەرزیان هەیە و تەسەور دەکەم ئێستا ئەگەر هەڵبژاردەی عێراق و هەڵبژاردەی هۆڵەندا یاری بکەن 50-50 پێیانی ئەوها. و تەمرینەکانیشمان هەر بەردەوامە بۆی بتوانین لە مانگی یەکی ئەم ساڵ دووبارە 2024 دووبارە دەست بە پاڵەوانتەکە دەکرێتەوە. 6 یانەیە بۆ 10 یاری ئەنجام دەدرێت، 5 یاری لە ناوەیە، 5 یاریش لە دەرەوەیە و بەنسبەت شێوازی یاریکردنەکە 13 یاری ئەنجام دەدرێت. 4 یاریزان یاریەکە، هەر یاریزانێک 3 یاریەکە و زایدەن 1 زەوجی، یعنی 12 یاری تاک ئەنجام دەدرێت، لە کۆتاییشە زەوجێک ئەنجام دەدرێت. ئەمە شێوازی یاریکردن لە هۆڵەندایە، بەڵام تەنها ممتازیان واتە نایب فەرقی هەیە، ئەویش تەنها لە 7 یاریە، کولی یاریزانێک 2 یاری ئەنجام دەدا و 7ەمین زەوجیە. لە کۆتاییدا ئەمێ بڵێم زۆر سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتە. ئینشاءڵڵا هەموو هەوڵێکی خۆمان دەدەین بۆی سەرکەوین بۆ نایب. زۆر سپاس.